وصل قلنا البيت انت بس فولو براش زالو تيكل سپاس بۆ ئامادەبوونیەوەی خۆشەویست وەکو نەریتێکی ساڵانە کاک تەحسین مامبرایم کە جوتیارێکی نمونەی دەڤەرەکەیە ساڵانە ئەو بۆ ماوەی 4 ساڵە کۆمەڵێک بەرهەمی خۆماڵی دەیتە نەو شێری ڕوانز بۆ ئەوەی هەرچەندە ویستی ناوی ئاماژەی پێ نەکرێ بەڵام وەکو ئەمانەتێک پێویستە خەڵکانی دیکە چاو لە کاک تەحسین بکەن وەکو جوتیارێکە ئەو بەرهەمە زۆرانەیە کە کۆمەڵێک بابەتی زۆرا و زۆری هەیە لە ناوچەکەدا ساڵانە کردوتی نەریت ئەو بابەتانە دەیتە ناو شاری ڕوانز بێ ئەوەی خۆی ئامادە بێ ئێمەش بۆ ئەوەی خەڵکانی دیکە لە دەڤەرەکە چاو لە بەڕێزیان بکەن بە پێویست مازانی ئاماژە بەناوی بکەین و خۆشبەختانە خەڵکێکی زۆر ئەو بەرهەمە خۆماڵیانی کە بۆ ئەوەی نەفەوتە یاخود بیفرۆشێ هێنای دابەشی سەر و خەڵکەی کردو ئێمە زۆر سوپاسەکەین بە ناوی هاوڵاتیانی شاری ڕوان. ايه ها سياق ها قدم له هنا دي بس نشف فرصه بەڕاستی ئمە دەستخۆشی لەکەی لە هەموو زووتیارەکان بەڕاستی ئەوان چاو لەوی بکەن تێگەین خێرشی گەورەی بەڕاستیەوە چیلۆ 5,000 تێگە هەموو خەڵک پێی ناکرێن دەستخۆشی لەکەین بەڕاستی خوا خێری بنووسی یا ڕەبی هیوادارین ئەوە ئەنگۆلە و تشتانە ئاگادار بن و هاندانی عالەمێش بکەن لە ئەوەی خێر و خێرات و بەرەکەت و ئەوەی بکەن لە عالەمێ عالەم کەم دەرامەتە کەم ئەوەیە بە تایبەتیش کە ئەو پیکاپەکە هاتە ئێرانە ئەو ئەلوکانەی تەوزێکردن بەڕاستی خێرەی گەورێ کە بە هەیە کابرا نیتی پارەی نییە ئەوەی نییە ئەو ئەلوکانەی داینە فەقیرەدا ئەوەی دێش ئینسانەتی و پیاوەتی و چاکە و ئەوەیە مر